لە 61ەوە لە کوردستانە شۆڕش هەیە، لە 91ەوە ڕاپەڕین بەردەوام بووە، حکوومەت لە 92 دامەزراوە، 31 سارە حکوومەتمان هەیە، ئێمە زیاتر لە 30 ملیار دۆلار قەرزارین، تازە بۆ ساڵێک زیاترە حکوومەتی هەرێمی کوردستان تازە بیر لەوە ئەکەنەوە، بیر لەوە ئەکەنەوە ئەڵێن چەقی چارەسەر بەغدادە، و بەبێ بەغدا دابینکردنی موچە مەحاڵە. دوای 31 ساڵ لە حکومڕانی ئەمە خەفابی ئێمەیە. یعنی چی لە ئینسانی کوردەکەی کە دەسەکاتە گیرفانی بەتاڵە؟ چی لە ئینسانی کوردەکەی کە ئەچێتە ماڵەوە سفرەی مناڵەکانی بەتاڵە؟ چی لە ئینسان و عائیلەی کوردەکەی زستانە بەرمی لە نەوتی نییە؟ چی لە ئینسانی کوردەکەی کە بە ساڵ و نیو ناتوانێت پارەی کارەبا و ئاو بدا؟ ئەم ئینسانە چۆن تووشی ئیحبات نابێ؟ چۆن تووشی بێتاقەتی نابێ؟ ناکرێ بڵێ من ئاگام لێ نییە لە حکوومەتیت، ناکای بڵێ ئاگام لێ نییە وەزیریت، ناکرێ بڵێ ئاگام لێ نییە سەرۆکوەزیرانی، جێگری سەرۆکوەزیرانی، مدیر عامیت، حزبیت، لە پەرلەمانیت. ئاگات لە هەموو شتێکەیە، ئاگات لە هەموو شتێکەیە. تەنانەت ئاگات لەوەیە کە ژمارەی گەندەڵەکان چەند زیادەکە و کەسی سزا نادرێ. باش ئاگاتان دەیەتی ژمارەی گەندەڵەکان چەند زیادەکە، نە 10 نە 20 نە 100 نە 200 نە 500 نە 1000 هەتا نەیان بینین کەچی دوو کەسمان نەبینی بدرێنە دادگا.